تەرمەکان بە تەواوی بە وردی ژێری ئەم کۆنکرێتە گەڕاون مقسەم لەگەڵیان ناکرد ئەوان دڵنیابوونەتەوە کە ئێستا تەرمەکە لەژێر ئەم کۆنکرێتەش نییە. هەشتم ڕۆژی گەڕانەکان بە دوای تەرمی ئەو گەنجە کەلاری کە لەسەر ڕووباری سیروان خنکا بەردەوامی هەیە. تیمەکان و خۆبەخشەکان دوێنێ زۆر گومانیان لەم کۆنکرێتە هەبوو کە تەرمی ئەحمەد لوقمانی تەمەن 26 ساڵ لە ژێرەوەی ئەم کۆنکرێتە بێت کە قوڵەکەی نزیکەی 7 بۆ 8 مەترە، بەڵام دوێنێ و ئەمڕۆ تیمەکان ڕێڕەوی ئاوەکەیان لەسەر ئەم کۆنکرێتە گۆڕی و ئاسی ئاوەکەیان دابەزان. تیمەکان بە تەواوی بە وردی ژێری ئەم کۆنکرێتە گەڕاون مقسەم لەگەڵیان ناکرد ئەوان دڵنیابوونەتەوە کە ئێستا تەرمەکە لەژێر ئەم کۆنکرێتەش نییە. شوێنی گەڕانەکان دەگۆڕێ بۆ شەقامی مارینا لە سەر ڕووباری سیروان و هەوڵە درێت ڕێڕەوی ڕووباری سیروان جارێکی تر بگۆڕدرێ بۆ ئەوەی لە ئاسی شەقامی مارینا ئاوەکە سنگێتەوە بۆ ئەوەی بتوان تەرمی ئەحمەد لوقمانی تەمەن 26 ساڵ بدۆزنەوە.